زۆرماندی دەبین کام نەفەرمان کەمە و زۆری ماندی دەبین بژارەکەشی بە قووەتە زۆر مەچنێ لێ دەدەین پانچی لێ دەدەین مەچنێ گچکە لێ دەدەینەوە بەدەست بە بژار بڕی بژاری دەکەین ئەو شتانە هەموو دەکەین لەوەتی ڕەمەزانە سعات 5 دەبی لێرە حازر بی سعات 7 لێرە حازر بین چکە ڕەمەزانە پاشیوان نانی دەخۆین دێنە نوێژە دەکەین دێنە ئێرکانە ئێرە کۆنترین پارک و باخچەی لە مێژووی پارک و باخچەکان لە سەرئاستی هەرێمی کوردستان سەردەمانەیەک تەنها شوێنی گەشت و حەوانەوەی پایتەخت بوو. لە ساڵی 1965 بنیاد نراوە بە پارکی گلکەند ناو دەبرێت. سەربازی ون چیرۆکی چەندین کرێکاری ژینگە پارێز و باخەوان لەو پارکە دەجێڕێتەوە ئەوان ئەندازیاری ئاوەدانین بۆ ڕووبەرە سەوزاییە. لەو پارکەی چەندەها جۆردارمان هەیە و چەندەها گوڵ و دەدۆنیا و دارەکان نمونان وەکو شاماسیمان هەیە لانگسترۆممان هەیە سەروفزیمان هەیە عەفەزمان هەیە دار سیستەم و دار پێعشترمان هەیە زۆر جۆرەکانی بابەتەکانی زۆرن ئەوانە نمونەکن کرێکارەکانمان سەعات هەفتی بەیانی دێنە سەر ئیش تاوەکو سەعات 1 نیوەڕۆ بەڵام لەو مەسافەیەی نیو سەعات ئیسرحاتیان دەدەینێ و کار و چالاکیەکانیان هەر کەسە و بەپێی ئیشەکەی کە بۆی دیاری دەکەین هەندێکیان دەستنە سەر بژار هەندێکیان دەستنە سەر تەقلیم هەندێکیان ئامێر بەکاردێنن وەکو مەچینەی فریز بڕینەوە هەیە وەکو مەچینەی شانی هەیە مەچینەی ملی و مەچینەی تەقلیم هەیە هەندێکشیان مقەس دەتوانن بەکاربێنن لە بۆ تەقلیم ئەو شوێنانە کە پێویستە بە مقەس بکرێت مقەسی بەکاردێنن ئەو کار و ساڵاتیانێک کە ڕۆژانە هەیە پێیان دەکەین. ئەم پارکەیە ڕووبەرەکەی 26 دۆنمە هەزاران دار و گوڵ و نەمامی تێدایە لەسەر دەستی کرێکارەکان و کرێکارە ماندوونەناسەکان پەروەردە دەکرێت و خزمەت دەکرێت ڕۆژانە ئەگەر خزمەتی ئەو پارکە نەکرێت و ئیشی تێدا نەکرێتن بەڕاستی وێران دەبی. پارکێک کۆنترین مێژووی هەیە لە ڕابردوو بە تاکە کارگەی بەرەمهێنانی ئۆکسژین دادەنرا تەمەنی ئەو پارکە 3 هێندەی تەمەنی ئەو باخەوانانەیە. کرێکارەکانمان سوپاس بۆخوا وەکو ماڵی خۆیان سەیری ئەو پارکە دەکەن و دڵسۆزی ئەو کارمەندانە وای کردو ئەو پارکە بەو شێوەیە بمینێتەوە و جێدەست ڕەنجینیان دیارە لەو پارکەی هەتا ئێستا بە بەردەوام بەبێ نکۆڵیکردن خزمەتی ئەو پارکەی دەکەن لە سەردەمانێک کە موچە نەبوو ئەو کارمەندانە بە بەردەوام بەبێ دابڕان ئیشی خۆیان کرد سەردەمانی کە کاتێک کڕۆنەی ڤایرۆسی کڕۆنە کۆڤید 19 هاتە ئەو شارەی وازیان لەو کارەی نەهینە بەهۆی نەخۆشیەکە برێن لە ترسی کڕۆنەی کۆڤید 19 بەڵام ئەوانە نکۆلیان نەکرد دابڕان نەبوون لەبەرەوەی خۆشەویستیان بۆ شوێنەکە و بۆ کارەکە هەبوو هەمووشە چاویان لەوەیە کە پارکەکە بە جوانترین شێوە پێشکەشکەن و بیپارێزن و
سەرەتای کە بەیانی دێن دەمانەوێت دەست بە ئیش بکەین سەرەتای ئیشمان تەنزیفات و خاوێنکردنەوەی ناو پارکەکەیە بەعام کارمەندەکانم بە جەماعی هەر کەسە و لایلۆنێک دەست دەداتێ پارچە بە پارچە ئاویە بە ئاویە دەگەڕێ ئەو زبر و خاشاکەی کە خەڵک و هاوڵاتی هاتینە پیسیان کردێ فڕێیاندایە ئەو خۆ و کارمەندانە خۆیان کوور دەکەنەوە یعنی فڕی دەدەن بەس لە بۆی جوانی پارکەکە و خایانی پارکەکەی پیشان بدەن. جوانی و سیمای گەشێ و شوێنە و گەشێ و دار و درەخت و گوڵ و گوڵزارانەش لەسەر دەستی چەند کرێکارێک بە زیندوی ماوەتەوە. لێرە 4-5 حەمەلەی داما لێرە کەمین بەس ئەمە زۆر هیلاچین بەس مەجموعە خەڵکانە کە دێنە پارکی هاوکاریمان ناکەن کابرا دانیشتێ لەسەر کورسەکەی هاویەکەی لە تەنیشتا سبرەکەی لە جێ خۆی لە عەردی بەس دێنی تەمان دەبێت خەڵک هاوکاریمان بکە خەڵک هاوکاریمان ناکە ئەمە هەموو سبەیان دێن خاوین دەکەن ئێستا ڕەمەزانە دەواممان گۆڕایە داوامان لە سەعات 5 تا 9 داوام دەکەین 5 شەو دێ بەس پێشی ڕەمەزانێ داواممان ساعت 7 دێنە دەوامێ هەتاوەکو سەعات 1 بەس ئەمە هیلاکی زۆرمان دینە بەڕاستی کەس هاوکاریمان لێرە ناکە ئەمە مەجموعەکە حەمەلەی لە حەمەلەکانمان زۆر کەمی ئەرێ وەڵڵی ئەو دار و درەختە ئەگەر حەمەلە بژاری نەکاتن ئەو گوڵانە هیچی زیاد ناکە بە تاکیدی زیاد ناکە هیچی دەبی حەمەلەکان هەمومان بە هاوکاری یەک ئەمە هەمومان لێرە ئیش دەکەن ئیشی پارکی بەهام ناخۆشە بەهام ناخۆشە ئیشی بژارکردن ئێستامە ڕەمەزانە بە ڕۆژینە بەڕاستی ئیش دەکەن لە بە ڕۆژە ئیش دەکەین بەڵام ئیزباریە ئەمە لێرە کارمەندێکی لێرە دەبیشکەیت شوێن دەربژاری پێویست بوو دەبیلەویشکەیت ئەمە نەگە ستاف و مەسئولی عملەکەم لەسەر بی لەسەر نەبی ئەم نیشەکەی خۆم دەکەم بەچیدی دەیکەم بەڕاستی. ئەوانە زەحمەتی و ماندوێتی زۆر دەبینن تا ڕووبەرە سەوزاییە بپارێزن. ماندوێتی و زەحمەت و ئاڕەقی و مرۆڤانە بۆتە مای حەسانەوەی سەردانی کەران و گەشتیاران. بۆ ئێوانە وەک سەربازی ون دەناسرێن چونکە کەس نازانێوانە کێن ئەو سەوزاییە دەپارێزن و نایهەڵن لە ناو بچێت. لە پارکی گلکەند کارمەندین ئیشی من زیاتر مەچینەیە ئەو کاتێک لە مانجی سێوە کە مەچینە دەست پێ دەکات تا مانجی 12 ئەوە بەس مەچینە لێدانەوە ئەو کاتێک کە مەچینەش نەبی ئیشەکانی تر دەکەین. ئەو ئیشانێککە ناو پارکی هەیە بژارکردنە پاک و خاوێنکردنەوەی و پاکردنەوەی داربڕینەوەی و ئیشی تەقنیم و گوڵبڕینەوە و قەلەمۆم شتانەیە. ماندیبوون بەخۆی ئەوەی کە خەرک بیری لێ دەکات و ماندیبوونەکەی زیاترە چکە ئەوەی کە ئیشیمە زیاد دەکا خەرکەکەیە چ لە ڕووی پیسکردنی پارکەکە و دارشکاندن و گوڵ لێکردنەوە ئەو شتێک کە دێنە ئێرانە هەرچی پیسی و شتێ لە بۆمە بەجدێنن. بۆ ئێوانە وەک سەربازی ون دەناسرێن چونکە کەس نازانێوانە کێن ئەو سەوزاییە دەپارێزن و نایهەڵن لە ناو بچێت.
ئەو کرێکار و باخەوانانە هەموو بەرەبەیانێک لە کاتژمێر 5 ڕوودەکەنەوە پارکەی کە بە ماڵی دووەم وەسفی دەکەن و ڕۆحیان تێکەڵ بەگەڵا و شادەماری و دەرەختانە بووە. ئەگەر ئەو کارمەندانە نەبن وەکو بیابانێکی لێ دێ وەکو دارستانێکی وشتی لێ دێتن و بەبێ ئۆکسسیژین لەبەرەوەی ئەو کارمەندانە ڕۆژانە هەست بە مەسوولیاتی ئەو کە سەوزاییەی دەکەن کە لە ناو پارکەکە هەیە حتا لە جیایەک تاوەکو بەتەمەنترین دار کە لەو پارکە هەیە دەیپارێزن و خزمەتی دەکەن بۆ ئەوەی تاوەکو لە وشک بوون و لە تێکچوونی ئەو شوێنە بیپارێزن. چەندین ئەرک ڕادەپەڕێنن. ئەو کارانەش بۆ خزمەتکردنە بە 25,000 دۆنم سەوزایی و پاراستنی درەخت و سەوزایەکان لە ئەگەری لە ناوچوون. بەنسبەتی کرێکارەکانمان کە دێنە سەر ئیش زیاتر خاستن بە هاوینان کاتی کە بژار دەکەن لەبەر ئەو ڕۆژەی یان ئیشی خاوێنکردنەوە و فلسەلێدان و فرێدانی زبرەکان دەکەن بەڕاستی زۆر زۆر پێوە هیلاک دەبن و وامەزانن ئەو هاوڵاتی کە دێتە ناو پارکەکەی هەر لە خۆشی بەخۆی وا ئەوها پەروەردەکرای و شینبوونەکەی هەر لە خۆڕسکیەوەیە دڵنیا بن لەوەی کە ئەو کرێکار و کارمەندانە هیلاچی و زەحمەتێکی زۆری پێدەخوازن تاوەکو دەگاتەوەی کە بیپارێزن و جوانی پارکەکە نیشان بدەن. لە 2017ەوە هەتاکو ئێستا خزمەتی ئەو پاکە دەکەن لە بۆ هاوڵاتیان. هاوڵاتی دێن وەک گەشتکاری ئیسرائیل لە ناو دەکەن خواردن دەخۆن جاروەیە خواردنەکان زۆر بە نیزامی دادنێ ناخەنە ناویەکە فرە دەدەن زۆر بێزەوەر دەکەن ئەگەمە پاچی نەکەینەوە پیس دەبی زۆر پیس دەبی گۆی لێ دێ هیچ کەسێک ناتوانانی بێتە ناوی ئیسراحەت تێدا بکاتن. پارکەشمان گوڵی تێدایە ئەنواع نەوعەداری تێدایە زۆر ڕێک و پێکە ئاوی دەدەین گول چاندمی میعادی گولچانی گوڵی دەچێنین میعادی دار چاندنبی داری دەچێنین بژاری دەکەین ئەوە ئەو شتانە هەموو ئەرچ سەشانی منە پێویستە ئەو شتانەی هەموو لە بۆ بکرێت یارمەتی ئەو پاکەی ئەوها باشە خزمەت بکرێتن ئەگە خزمەت نەکرێ وێران دەبیت. لە ساڵی 2011 دەستکرا بە نۆژەنکردنەوەی پارکی گلکەند تاکو 2017 کە بەهۆی قەیرانی دارایی ماوەک ڕاوەستا کارەکانی بەڵام لە 2017 تەواو کرا. ئێستا کە وەکو دەبینن کە پارکەکە بە جوانترین شێوە ڕازایتەوە لە بۆ پێشوازی لە هاوڵاتیانی شاری هەولێر و لە گەشتیارانی دەرەوەی شاری هەولێر کە دێن کاتەچی خۆش بەسەر دەبن لە پارکی گلکەند. پارکی گلکەند ڕوبەرەکەی نزیکی 7,000 مەتر دووجایە. ڕۆژانە کرێکارەکانمان لە بەیانی زۆر دێن خزمەتی پارکەکەی دەکەن وەبی بە جوانترین شێوە ئامادە بیتن لە بۆ پێشوازی لە هاوڵاتیان و گەشتیاران. بەنسبەتی ئاودانی پارک ڕۆژانە پێویستی بە ئاودان هەیە و بیرمان هەیە و لەگەر مزەخەمان هەیە و خەزانیشمان هەیە بیرەکەی ڕۆژانە پێ دەکەن خەزانی پڕ دەکەن لەوە بەیانەکەی بەڵکو ئاودانی پێ بکرێتن و سەرچاوەی ئاودانی ئەو پارکە بیرەکەمانە و مزەخەمان هەیە و تایمەرمان هەیە تایمە ڕۆژانە دامان نایتەوە مزەخەکەی پێ دەکەین پارچە بە پارچە ئاودانی خۆی دەڕواتن.
ئاودانێکێکە لە کارە سەختەکان کە ئەنجامی دەدەن چونکە ئەو سەوزای و درەختانە لە ئاگەری زۆر ئاودانی یان نەزانین لە تێرکردنی تونێتی ئەو سەوزای و درەختانە دەنکێن و زەرد دەبن و سیز دەبن بۆیە ئەوان ڕوبەڕووی هەموو مەترسێک دەبنەوە کە بەرەو کێودار و دەوەنانە دەگرێت. تەقلیمکردنی دار پێویستە سارانە چەند جارێک پێویستە و تەقلیمکردنی لە دنیامان هەیە لە دنیا ئەو کاتی کە ئاوی زۆر بوو گەرمای زۆر بوو پێویستی بە تەقلیم دەبی گەشەی سەریع دەبێتن لۆ جوانی شوێنەکەی دە دنیا کە تەقلیم دەکرێت وەکو سیازێک دروست دەکرێتن لە بۆ پارچەکان جودا دەکرێتەوە وەکو دیوارەکە جاروێ نەخشی پێ دروست دەکەین هەر بە هەمان بەدە دنیای پێویستە لەبەرەوەی ناشرین دەبیتن جوانی لە دەست دەدا گەر تەقلیم نەکرێتن دارەکان. پارکی گڵکەند لە ساڵی 1965 بنیادنرا. لە ساڵی 1967 تاوکرا کۆنترین مێژووی تۆمار کردووە بۆ جاری دووەم لە ساڵی 2011 دەستکرا بە نۆژەنکردنەوەی بۆ جاری سێم لە ساڵی 2017 با تەواوی نۆژەنگ کرایەوە. گرنگی کاری ئەو کرێکارانە لەوە بەرجەستە دەبێتن کە جگە لەوەی پارکەکە ئامادە دەکرێتن لە بۆ حەسانەوەی هاوڵاتیان کارێکی مرۆڤایەتی و ئاینیشە لەبەر ئەوەی وەکو کارگەچی ئۆکسجین ئەو پارکەیە کار دەکاتن کە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئەو هاوڵاتیانێک کە لەو شارە دەژین. ماوەی 5 ساڵە لێرە ئیش دەکەم و دبلۆم هەیە لە گەشتیاری ڕۆژانە دین خزمەتی پارکی دەکەین ڕۆژانە سەعات 7 دین هەتا 1 ئیشەکەی منیشەوەیە کە مەچنی ملیێدم و بێزگە لە هەندێک چەندی ئیشکە دەکەین بجاکردنە خانکردنەوەیە تەنزیفاتە کۆمەڵک ئیشکەیە. زۆر جار خەڵکانێک هەوڵی لە ناوبردنیان دەدەن کە سەردانی و پارکە دەکەن ئەوان ڕێکرد دەبن نەمام دەڕوێن و گەشیان پێدەدەن. نزیکەی 5 ساڵە لێرەمە چاودێرم لێرە وەڵاو پارکە بە یارمەتیەر هەمووانە هەموو پێماندی دەبین سبەینان کە زوو دێن دەچینە سەر ئیشی خۆمان دەکەین ئانەی بەردەوامین هەم ڕۆژە ئیشانێک کە پێمان دەڵێن سبەینان دەست پێ دەکەینە تا تاوا دەبین بە زۆر بە پارکەی مادین ئێستا خەرک لەوانەیە هادەی دینی دێ دادەنیشی تەمشا دەکا لەوانەیە احتیادی بیلەوان بەس ئەمە زۆر پێماندی دەبین مانەیە هەموو شتەکان دەبیت سبەینان دێن لە سەیشیان دابنێن ئاودانە خاوێنکردنەوەیە تەنسیفاتە زبر فرەدانە مەچینە لێدانە ئەمووی لەسەر یەک دەبی بکەین مانیشەکانمان بەردەوامە. ئەوانە زەحمەتی دەبینن لە زستان و هاوی کار دەکەن و پشوو قەیرانەکان ئەوان ناوەستێنێ سەرڕای ئەو هەموو ماندوێتی و زەحمەتیە ئەوان ناوەستن و خزمەت دەکەن. وایشی منەوەیە بژاری دەکەن و خاوێن دەکەنەوە تەنسیفات دەکەین تا هەمیشمان 5 هەتا سەعات 9 وەڵەو ئیشەکە و بەرەو زەحمەتیشە بەرەو بەڵام خۆشە ئیشەکە خۆشە پارکەکە خاوێن دەکەنەوە دەیپارێزین هەر خزمەتی هاوڵاتیان دەکەن. ئەم نام عیمادە ئەم سبێنان زوودێ خزمەتی ئەو پارکە دەکەم خزمەتی ئەو پارکە دەکەم 13 ساڵ خزمەتمەیە ئەم ئیشم زبرە و خاکردنەوە فرچە لێدانە زۆر مادی دەبم ئیشەکەی خۆم خۆش دێ مادیش دەبم خەرک ئێرە ناپارێزی زبری نادەقێ فرەتدا. کرێکارەکانمان کە لە کاتی هاوین ئیش دەکەن زەحمەتی زۆر و لەبەر ڕۆژ کە ئیش دەکەن عارەقەشی زۆر ماندیبوونەشی زۆر هیلاکبوونەشی زۆر دەکەن تاوەکو ئەو کاتەی کە لە دەوامی خۆیان و بە خۆشەویستی و مەحبەتەوە لە ئیشەکەیان کۆڵ نادەن
ڕاستە موچەی خۆیان وەردەگرن بەڵام ئەو موچەی کە دەیاندرێتێ ناکاتە ئەو ماندیبوونەی کە ئەو کرێکارانە زەحمەتی پێوە دەچێشن لە زستانان باران لێیان دەدا نەخۆش دەکەون سەرمایان دەبیتن ئەوانە هەر کۆڵ نادەن بەردەوامن لەسەر کار و ئیشی و چالاکیەکانی خۆیان تاوەکو زەرەر و زیان بەو پارکە نەگەن. ڕوبەری ئەو پارکە 7,000 مەتر دووجایە ژمارەی دار و دەوەن نزیکەی 4,000 دانە دەبێت. ئەگەر ئەو بژارەی نەکەین و ئەو جیا زیادە و زیان بەخشە دەرنێنین احتیمالی هەیە ڕەجی دارەکان یان دارەکان وشکە گوڵەکان وشکە فریزەکەی لە ناو بباتن و وشتیکە لەبەرەوەی پێویستە ڕۆژانە دەست لە بژاری بەرنەدەین چونکە سەرەکیترین ئیشی ناو پارک و باخچەکان بژارکردنە وەکو مندارێکی ساوە دەبی خزمەتیکەی لەبەرەوەی ئەو بژارە زیادکە وێرانبوونی جیا و فریزەکە نامینێت دارەکەمان وشک دەبی گوڵەکانی شک دەکات مەجبورین ئەو کاتێک کە لەبەر دەستماندایە ئەوەندەی لە توانامان دابی بە بژارکردنەکە خەریک دەبین تاوەکو جوانی و خاوێنی پارکەکە بەدیارکەوین. چەند نافورەك لە ناو پارکەکەمان هەیە و لەسەر دیزایانی نوێ دروستکراوە ڕاستە دانەیەکیان هی قەدیمە بەڵام شکلەکەی گۆڕا و دەستکاری کراوە وما ئەدا پێویستی بە پاراستن و خاوێن ڕاگرتن هەیە ڕۆژانە ئەمە دەبیست خاوێن ئەو پارکە ئەو نافورەی خاوێن کەینەوە تاوەکو لە سووتان و لە جیرانی نۆزنەکانی ئەو نافورەیە بیپارێزین. ئەو هەموو خزمەتەش بە پاڵپشتی حکوومەت یاریێمی کوردستان و لە سەردەستی و کرێکار و باخەوانانە ئەنجام درراوە. لێرە هەم گوڵە جۆراوجۆرەکان و هەم درەخت و دار و دەوەنەکان وەک منداڵی ساوە لە ئامێزی و باخەوانانە خزمەت دەکرێن. لە کاتی نەخۆشی چارەسەری هەمویان دەکرێت لە ئەگەری لە ناوچوون دەپارێزرێن. تکام وایە لە خاشاک و لە پیسی و لە شکان و لە زەرگەیاندن بە پارکەکەمان جگە لە پارچی من هەموو سەوزایەکی ئەو هەولێر و کوردستانە پێویستە بیپارێزین ئەرچی سەرشانمانە تاوەکو هەوایەک و ئۆکسسیزینێکی ساف هەبیتن باشە ئەگەر دار و سەوزایی نەبیتن یعنی ئۆکسسیزین بەرهەم نایەتن بەهۆی ئەو سەوزایەیە ئۆکسسیزین بەرهەم دێ لە بۆ هاوڵاتیان و ئیسیفادە لێ دەکەن لە بۆ سەعی. کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کارنامەی ئەوە بوو خزمەتی ژینگەی شار بکاتن ئێمە ئەم دروشمەمان بەردەستە کردووە کە وەکو دەبینن ئێستا کە شاری هەولێر لە شارەکانی عێراق بەگشتی لە هەمویان سەوزتر و پاکتر و جوانترە ئەوەش ئەم بەڵێنانەیە کە کابینەی نۆ بەڵێنیدا بە هاوڵاتیانکەوە یەک لە خاڵەکان کە گرنگی پێداتن ژینگەیە ئێمە ئەم خاڵەمان بەردەستە کردووە لە ئیهتیمامدان و گرنگیدان بە پارکەکان و بە سەوزایی و بە زیادکردنی ڕێژەی سەوزایی و بە خزمەتکردنی پارکەکان بەگشتی لە بۆ ئەوەی کە هاوڵاتیان هەم تەندروستێکی باش بنیادنێن لە ئەو ئۆکسسیجینێکە وەردەگرن لەو پارکانە و هەروەها لە بۆ حەسانەوەی کاتە خۆشەکانە لێکانە.
یاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بەگشت کارمەندانی پارکی گلکەند لە بۆ ئەو ئەرکوماندی بوونەی کە ڕۆژانە دەیکێشن پیرۆزە.